تا ئێستا لە هەڵەبجە شوێنێکی دیاریکراو بۆ کڕین و فرۆشتنی ئاژەڵ نییە. لە بۆ نەگشتیەکان و بەتایبەت جەژنی قوربانی پیرۆز خاوەن ئاژەڵەکان لە چەند شوێنێکی شارەکە مەیدانی کاتی دروست دەکەن و ئاژەڵەکانیان نمایش دەکەن. نەبوونی مەیدانی گەورە و فراوان و فەرمی کێشەی بۆ ئاژەڵدارەکانی سنوورەکە و فرۆشتنی ئاژەڵەکانیان دروست کردووە. باڵێ کاک محەممەد مەرحەبا سەر چاو مەیان بۆ ئەم شارە گرفتە خۆی لە خۆیان گرفتە منزڵێ نییە شوێنێ نییە هەموو چێوارەکان جابازەکان یا ئەو کەسانەی ئەیانەوێ حیوانێ بکڕن ڕووکەنە ئەو مەدانە لە هەموو شارەکان لە هەموو شارەکە مایانەیە لەم شارێمانەوێ یعنی ئەم شارێمە 50 ساڵەمە بێژمانی بوو ئێستا مانی تیانی ینی هۆکاریش لانی سەرەکی لانی پەیوەندداری ئەم شارە ئاوڕێکی جدی لەم مەدانە ناداتوە ئێستا لێرە بەیانی هەرکێو لە شوێنێکە یعنی لە شوێنەکە ئەوەسێ ئێستا ئەمە لە نزیکی تربیەکە ئەگەڵ بێ نزیکی تربیەکە ئەوەسین هیوایە ناو بازاڕە نزیکی ناو بازاڕ ئەوەسێ هیوایە لە مەجموعە ئەوەسێ هیوایە لە دووڕیانەکەی لای چی بێڵێ مازیخانەی سان ئەوەسێ یعنی ئەمە بۆ خۆی گرفتە ئەگەر هەمووی بەیەکۆ بێ باشترە. ئاژەڵدارێک ئاماژە بۆ دەکات ئەم ساڵ نرخی جۆرەکانی ئاژەڵ و ڕەشەوڵاخ دابەزیوە بەڵام وڵاتی نازانێت لەکوێ ئاژەڵ بکرێت و شوێنێک نییە جانبازەکانی تێدا کۆ ببنەوە. بەرپرسانی ئیداری هەڵەبجە هەموو جۆرەکڕین و فرۆشتنێک و سەربڕینی ئاژەڵیان لە نزیک ناوچەی نیشتەجێبوون قەدەغە کردووە. دا هەر یەکی و لە شوێنە گوەساوە ئەگەر هەمووی بەجەمع بێ هەمووی لە شوێنەکە بێ وەکو سلێمانی هەر هەموو ڕۆکاتە ئەو شوێنت یەگەی بۆ مەسلەی هەرزانی و گرانەکەیشی ئەم ساڵ باشترە تا پار ئەم ساڵ مێ ئەکڕی بە چوار ڕابێ بە 4.5 هەیە بەران هەیە بە 5,000 بە 5 ڕابێکەم بە 5 ڕابێ ئەم ساڵ ئیشەڵا هەرزانتریشە باشترە لە چاوپار داواکاریەک بکەین جێبەجێ ناکەن بەڵام ئێمە هەر داواکاریمانەیە لە حکومەتی هەرێم شوێنێک دابین بکات بڵێت ئەمە بۆ جانبازەکان تێگەی ئەمە بۆ شوێنی حیوان فرۆشتن هەمووی یعنی شوێنەکە سابت بێت گشتی ڕووبکاتە ئەو شوێنە. گەرچی هەڵەبجە تەنیا یەک سەربڕینخانی تایە و کۆتووەتە ناو کۆڵان و ناوچەی نیشتەجێبوونەوە ئەوەش بۆتە بێزاری و مای گلەیی دانیشتوانی گەڕەکەکە. بەرپرسانی ڤێتێرنەری هەڵەبجە ڕێنمایی و هۆشداری دەدەن ناوڵاتیان بۆ پاراستنی تەندروستی گشتی و پاراستنی ژینگە و خۆپاراستن لە نەخۆشی ئاژەڵەکانیان لە سەربڕینخانە بکەنە قوربانی تا لە ژێر چاودێری تەندروستی بێت و پشکنین بۆ گۆشتەکەشی بکرێت. بڕیاریشا لە 4 ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز وڵاتیان سونەتی قوربانی زیندوو بکەنەوە و لە پێناو ڕەزامەندی خۆی گەورە ئاژەڵ و ڕەشەوڵاخ سەر ببڕن و ئەم ساڵ بە گوڕوتینی زیاتر لە ساڵی ڕابردوو ئەو دروشمایینیە پیرۆزە بەرز ڕابگرن و زیندوی بکەنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.